ئەودا هەمواڕێیان ئەمڕۆ 16/4/2020 کاتژمێر 8:32 کاگازات پیرۆ پرسیارێکی جوانی کردووە ئەڵێ بێچوو باسی بێچووی کردو کە بێچوو دوای دوومانگە یاخود ماوەنیوێکە یاخود بە تەبەن بێچوو کەی جاکرێتەوە لە دایک و باوک ئەگەر ئێمە بمانەیە بە وەڵامێکی پاک و پوخت و بە تەندروست وەڵام بینەوە بێچوو کاتێ جیا ئەکرێتەوە لە دایک و باوک کە مێیەکە هێلکەی کردوتەوە هێلکەکە ینی 14 ڕۆژ ئەکەوێ لەسەری 13 ڕۆژ ینی 2 ڕۆژ یا ڕۆژە پێش هەڵهاتنی ئێلکە تازەکان ئەبێ بێچوو جیا بکرێتەوە بۆی ئەم بێچووە نشکێتەوە بۆی ئەم بێچووە لە 100% ئەتیماتی کردبێتە سەر خۆی بۆ ئەوەی ئەم بێچووە کە جیاو کردەوە نشکێتەوە بێچووش هەموو کاتێک کە جیا کردەوە پێویستە چەوری هەبێت یعنی ناوسکی پڕ بێ ناوسکی زەردیتیا بێت نەک بێچوویەکی زەعیف و لاواز بێ کە تۆ جیاو کردەوە بشکێتەوە ئەم بێچووە لاواز ببێ بەخێوکە بەدایمە ئاگای لەوە بێ هەنێ جار ئەمەش کێشەیە بەڕاستی هەنێ جار بێچوو ئەگەر لەگەڵ دایک و باوکەکە بمێنێتەوە ئەچێتە سەر هێلکەکە هێلکە ڕقنەیە کاتە سەر دەبێتەوە ئەوی شکاندنی هێلکە نێرەکەیان مێکە بێچووەکان ئەوێ دەرکەوان ڕگەڕێنەوە بێتەوە کاری ئەوەی کە هێلکە پشکێت باشترین شت ئەوەیە کە مێکە سێم هێلکەی کرد ئەتوانی تۆ نێرەکە لەگە بێچووەکانە جیاکەیتەوە ئەگەر شوێنە هەبێت یاخود ئەگەر بینیان هەبێت ئەگەر بینیان هەبێت تاقیکەنەوە بەڕێزان ئەمە تەمان ئەم شتانە هەمووی بە تاقیکردنەوەی و کە لە 100% ئەمە نەجاحەتە هێنێ ئێمە قەفەز کە ئێمە قەفەز ئەیبینین تەلخراوەتە بینیەوە کە تەلە ینی زۆر کە زۆ ئازانێ بۆ ئەوەیە نێرومێکە یەکتری ببینێ نەخێر ئەمە فکرەکە خۆی لەوە ینی بیرۆکەکەی ئەوەیە کە ئەگەر بێچووتە بێ وای تاقی بکەنەوە ئێوە لە ئەوروپا قاپێکەیە وکوهی مەلەوایە من ئێستا لەوێ بوومایە هەمە زۆرمە زیاد لە 50 دانم هەیە قاپێکە وکوهی مەلەوایە قاپەکە وکوهی مەلەوایە پێشەوەی بەتاڵە بەزەوە قاپی مەلە نیە و قاپی بێچووە بێچووی ئەخەیتە ناو ئەیکەی بە دەرگای قەفەزەکەەوە کە ئەیکەی بە دەرگای قەفەزەکە تەمان دەرگاکەی قەفەزەکە داخراوە نێرەکە لە بینی تەلەکانەوە خواردنیابە بێچووەکان ئەمە بۆی بێچینە چێ سەر هێلکە یا نێرەکە لەگە بێچووەکانە ئەگە شوێنە هەبێت جایەکەیتەوە یا ئەگەر نەبوو بینی هەبوو یا نێرەکە و بێچووەکانە خەیتە ئەودی و یاخود بۆی نێرەکە لەگەڵ مێکا بێت زۆر جاریانی مێ هەیە مەسەن بڵین یا نێر هەیە بێچووەکان بەخێو ناکات یا خەیاڵی لای مێکەیە چیەکە چکە لە دوای ئەوەی کە مێکەیەکە مێلکە ئەکاتەوە کە کڕکەو لە سەرێلکە ئیتر نێرەکە بەرپرسیارە لە بەخێوکردنی بێچووەکان مێکە بەی شێوەی پەیوەندی نامێنێ بە بێچووەکانەوە نێر بێچوو بەخێوە کات ئەتوانی چی بکەی بینەکەی خەیتە بینەوە لە بینەکە لەو بینانەوە باوکەکە خواردنا بە بێچووەکان ئەمە بۆ بەڵام باوکەکەی لەگەڵا بێت ئەگەر باوکەکەی لەگەڵا بێت فێری خواردنیانەکە ئەمە زۆر جازۆ کەسەیە ئەڵێ وەڵا باوکەکە لە بێچووەکانەیە ئەوە هەنێ بێچوو هەیە تەمەڵە هەنێ بێچوو هەیە هەر چاوەڕێوە باوکەکەی خواردنی باتێ باوکەکەی لی یا وای لی ئەکات ئیترەمە لە زمانی خۆیان تێگەن بە شێوەیەکە من نایزانم ئەوە وای بۆیە ئەوە ئەک بووی بێچووکە باوکەکە ئەزانی ترم بێچووە بێت جیاب بکرێتەوە ئەحتیمات کاتە سەر خۆی و بۆ خۆی دەستکا بە خواردن بێچووکە جیایەکەیتەوە تا هەفتەیەک تا هەفتەیەک ئەبێ لە ژووری جوودکردن هابێت چکە تۆ ژووری جوودکردن جیاوازە لە ژووری جیاکردنەوە بەڕێزان ینی ئەمە کێشە گەورەکەی کە لە کوردستانە کە خەڵک ینی ئەوەی تیر بەخێوکە حسابی ئەوە ناکات تۆ ژووری بەخێوکردنێ یا پلەی گەرمایەکی جێگیری کردووەتەوە بەڵام بێچووکە جیای ئەەکەیتەوە لە دوای دوو مانگەوە کە ئێمە پێش سەباسی 42 ڕۆژمان کرد هەموو بێچوویەک لە دوای 42 ڕۆژەوە یعنی لە دوای 6 هەفتەوە ئەو پەڕی بێچووی کە ئیبینین پەڕەوردەکانی پێوەیە ها بەسەریەوەیەتیا ئەوەیە ئەم پەڕە فڕەیە پەڕی تازە دروستە بێتەوە ئەمە توولەک نییە ئەمە تازەکردنەوەی پەڕی بێچوێتیەتی بێچووی بڵین پەڕی ناوهێلانەیە ئەبێ لە شوێنێکا بێ یا ئیتر ئەوە بەخێوکەرەکە خۆی بڕیارەیە ئەگەر زستان بێوم بێ شوێنەکەی سارد بێت وردە تاوان بە مەرحەلەیە بیتەوە ئەگەر شوێنەکەی سارد بێ یا شوێنەکەی جیاواز بێ چکە تۆ لێرە پلەی گەرما و ئەبێ جێگیر بێ 16 بۆ 21 21 بۆ 26 18 بۆ 23 ینی 5 دەرەجە 4 دەرەجە جیاوازی نەبێت لە پلەی گەرما لە بینی شەو ڕۆژە لە ژووری جوودکردنە ئەنجا بێجگەلەوە بێچوو پێویستی بەوەی بنوێت ینی پێویستی بە خەوی زیاتر هەیە چکە تۆ ئەم بێچوانە خۆمانەی بینین بێچوو دایمە زیاتر ئەنوێت ئەم نەخێر دایک و باوکە پێویستی بە کاتی زیاترێ بۆی خواردن با بە بێچووەکان
کەمترین کات بنوێ 7 سعات 8 سعات زیاترین کات بنوێ باقیەکەی خواردن با بە بێچووەکان لەبەر ئەوە بەڕێزان گرنگترین شت ئەوەیە کە بە خێوکەر ئەبێ بیزانێت ئەویش ئەوەیە ژووری جووتکردن جیاوازە لە ژووری جیاکردنەوەی بێچوو بە تایبەتی دوای هەفتەیە کە ژیان نەکەیتەوە لە زۆر ڕووی کەشەوە لە ڕووی قەرەباڵغیەوە لە ڕووی پەستانەوە ینی پەستانی دەرونی پەستانی هەوا لە ڕووی پیسایی کە ئەمە تۆ بێچوو ئەگری بێچوو زیا ئەبێت با بڵێن پێویستی بە ئۆکسسیژینی زیاتر هەیە ئەو ژوورە یاخۆت پێویستی بەوە هەیە ئەم پەیرانە زیاتر پێویستیان بۆی ئیسراحەت بکەن بێچووەکان چکە بێچوون و تو تازە جیاوکردنەوە تازەی تر وردە بە تەواوەتی ئەمان گەشەکەن بێجگە لەوەش بۆ ئەوەی بەرگەی پلەی گەرمای نزم و بەرز بگرن لە دەرەوە یعنی کۆمەڵێ شتێ بە هەموو حاڵەتێک و بە هەموو شێوەیەک ئەبێ ژووری جیاکردنەوە یا بەشێک دانێ لە ژوورەکە کە پلەی گەرما و هەموو شتێکی جیاواز بێت لەگەڵ پلەی گەرمایی بڵین ئەو شوێنی تێرەکانت جیاکردو باشترینە و بێچوش دائیمە کە جیاکەیتەوە کە لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەبێ شوێنی گەورە بێت قەفەزی گەورە بێ بۆ ئەم بێچوانە بتوان بە ئارەزوی خۆیان بفڕن ماسوولکەکانیان بەهێز بێت با بڵین ئێسقانیان بەهێز بێت ئیترەمانە گەشە بەرەو ئەوە ڕن گەشەی تەواوەتی بکەن پێویستە شوێنیان گەورە بێت بۆیە پێویستیان بە قەفەزی گەورەی هەمویان بێخەو بکەیتە ناوە ئەنجا لەوەش گرنگتر ئەوەیە تۆ کە بەیەکەوە دانەنەی هەنێ بێچیتیا هەیە بۆ نمونە وەجبەی پێشووترێکەیە هەفتەیە 10 ڕۆژ لەوان زووتر جیاوکردنەوە ئەوان بە تەواوەتی فێری خواردن بوون ئەم بێچوانش کە ئەخرێتە لای ئەوان کە ئیبینی ئەوان دانەخۆن ئەوانش فێری دان خواردنە بن لەبەر ئەوە لە هەموو جیانە لە سەتانەوەی بەخێوکەر شوێنی جیاکردنەوەی بێچوو کە لە دایک و باوکە جیاکرێتەوە تا هەفتەیەکیش ئەگەر لە ژووری دایک و باوکەکەی بێت لەبەرەوەی پلەی گەرماکە بۆی یەکسەر نەگۆڕێت ئاسایە بەڵام وردە یاخود ئەبێ بیبیتە ئەو شوێنەی کە شوێنێکی کە بێ بۆی ئەم بێچوانە وکو باسمان کرد کە خاڵی کەش زۆرە بۆی سوودی لێ ببینن من چاوی هەمووتان ماچەکەم و بەڕای من ئەم لایڤانە بەم شێوەیە بیکەمەوە باشترێکە بۆ ئەوەی کە بتوانین ئەو پەیامی پێمانە وکو خۆی بیگەێنین هەز بە ڕێزێکیش هەر پرسیاری چێبێ ئێمە بەپێی توانە وەڵامتانەینەوە چاوی هەمووتان ماچەکەم هەچکەم و کوڕێکیشە بێت داوای لێبوردنەکەم کاتێکی خۆش بۆ هەمووتان.